ئەم برادەر ئەڵێت ئینگلیزیەکەم کەمێک باش بۆ بەڵام جێی فێربوونی ئینگلیزیم نەماوە تااقەتم نەماوە چارەسەر چییە؟ زۆر کەس لە فێربوونی ئینگلیزیان هەر زمانێکی ترە تووشی ئەمە بێت و شتێکی زۆر ئاساییە و چارەسەرەکەی ئەتوانێت چەند چارەسەرێک باس بکەین کە تۆ توانی بەکاریان بێنیت و بتوانیت خۆت لەمە ڕزگار بکەیت. یەکێک لەو شتانەوەیە کە ئەتوانێت ئەو ڕێگایی کە ئێستا خەریکی فێربوونی ئینگلیزیت لەسەری بیگۆڕین. ئەگەر بۆ منەگوێت لە مامۆستایە گرتووە پاس لەو مامۆستایە بێن و گوێ لە مامۆستای تریش بگرە یان هەتوانی هەر گوێ لەو مامۆستاش هەر بگریت بەڵام هەر پشت بۆ مەبەستە گوێ لە مامۆستای تریش بگرە. یان ئەگەر تۆ بۆ نمونە مەنهەجێکە بەکارهێناوە لە سەرەتای فێربوونی ئینگلیزیەوە ئەتوانی ئێستا بیگۆڕیت ئەتوانی مەنهەجی تر بەکاربێنیت و هەر پشت بەو مەنهەجە نەبەستیت کە سەرەتا دەستت پێ کردووە و ئیتر هەر لەسەر ئەو بەردەوامی هەوڵ ببی گۆڕۆ شتێکی تر بەکاربێنە. اینجا شتێک کە زۆر پێشتریش دووبارەم کردوتەوە و باسم کردو ئەوەیە کە ئەتوانیت ئیتر واز لە گوێگرتن لە ڤیدیۆی فێرکاری زمان بێنیت. هەوڵ بە ئەو ئینگلیزی کە ئەیزانیت بەکاری بێنە هەوڵ بە ئەو شتانەی کە حەزت لێ بۆ نمونە ئەگەر تۆ کەسێکی حەزت لە بابەتی مێژووییە دانیشە گوێ لە پۆدکاستی مێژوویی بگرە. ئەگەر حەزت لە ڤیدیۆ گەیمە لەبرەوەی کە بینەری ستریمەرێکی کوردی بیت ئەتوانی بینەری ستریمەرێکی ئینگلیز بیت. یان ئەگەر تۆ حەزت لە خوێندنەوەیە ئەتوانیت وردە هەوڵ بی بۆ نمونە ئارتیکڵێکی ئینگلیزی بخوێنیتەوە ئیتر وردە یان کتێبی ئینگلیزی بخوێنیتەوە. بەم ڕێگایانە ئەتوانیت هەم ئینگلیزیەکەت بەرەو پێشتر ببیت هەم خۆشت لەم حاڵەتی ئێستت ڕزگار بکەیت.